ئێستا لە بەتایبەتی لە کوردستاندا سەرچاوە کتێبیەکان بۆ ژینگەیی زۆر کەم بوو، بەڵام خۆشبەختانە ئێستا چەند ڕێکخراوێک هەن کە کتێبی ژینگەیی چاپ دەکەن. ڕێکخراوەکە ماوەک ڕێکخراوی سروشتی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەبووە لە زیادکردنی سەرچاوە ژینگەییەکان بۆ ناو کتێبخانەی کوردی، ئەویش بە چاپکردنی کۆمەڵە کتێبێک کە ژمارەیان 7 کتێبە. یەکێک لەو کتێبانەمان هەندراوەیە بۆ منداڵان و چیرۆکە بۆ منداڵان. طبعاً ئەوانە چیرۆکی ژینگەیین، هەندراوەی ژینگەیین و شانۆگەری ژینگەیین بۆ منداڵان و لەگەڵ چاپکردنی کۆمەڵە وتارێکی ژینگەیی. پرۆژە گرین بووک یەکێکە لەو پرۆژانەی کە ئاسانکاری بۆ خوێنەر دەکات یان ئاسانکاری بۆ توێژەرانە دەکات کە بتوان بە ئاسانترین شێوە بگەن بە سەرچاوە ژینگەییەکان هەتاکو توێژنەوەکەی خۆیان لەسەر بکەن و زۆر کات هەیە سەرچاوەی ژینگەیی لە کتێبخانەکاندا زۆر کەمە و بەتایبەتی لە کوردستاندا و بە زمانی کوردی کەمە، یان ئەگە هەش بێت زۆر قورسە بەدەستخستنی. هەستاین بە بیرۆکەی جێبەجێکردنی بیرۆکەی بە دیجیتاڵکردنی کتێبخانەیەک کە بەنای گرین بووکەوە.